حەسەن کاچار لە ژەهری تورکیاوە بۆ شاربەدەری پەدەکە. گوتنامە بکەیت و چ بخوازی ئەمێ بکەن. گوتناوە چییە لەگەر میتا ترکانە tu سیخۆری پێ ناکەی. وڵاتپارێزێکی باکووری کوردستان لە تەمەنی 19 ساڵیدا تەنیا لەسەر داواکردنی مافەنەتەوەیەکانی دەستگیر کراوە و لە زینداندا ژەهراوی دەکرێت چونکە سەری بۆ سوکایەتی و چەوسانەوە دانەنەواندووە بۆ ئەوەی لەناو دیوارەکانی ستەمی تورکیا نەژی ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و لە هەولێریش بەهۆی ڕازی نەبوون بە داواکانی پەدەکەوە بۆ سیخوڕیکردن بۆ میت شاربەدەری سلێمانی دەکرێت لە شاری سلێمانیش دەست بەسەر دەکرێت و تا ئێستا مافی مانەوەی لە هەرێمی کوردستان پێنەدراوە. حەسەن کاچار خەڵکی شاری هەکاری باکووری کوردستانە لە تەمەنی 19 ساڵیدا دەچێتە ڕیزی بزوتنەوەی گەنجانەوە لە کاتی کارکردن لەسەر هەواڵلێدانی لەلایەن خیانەتکاران لە ساڵی 2003 لەلایەن دەوڵەتی تورکەوە دەستگیر کراوە. خۆی دەڵێت لە ساڵی 2005دا فەرمانی ئازادکردنی مندرا چونکە با تۆمەتی دەربڕین و لێدوانی بێبنچینە دەستگیر کرام بەڵام دیسان هەندێک دانپێدانانی نوێ هێنرا و من لەسەر شایەتی ئەوان ئازاد نەکرام لە ساڵی 2009دا سزای زیندانی هەتاهەتاییم بەسەردا سەرپێنرا. حەسەن کاچار لەلایەن بەڕێوەبەرایەتی زیندانی وانەوە ژەهراوی دەکرێت و دەڵێت ساڵی 2007 داواکاری گشتی زیندانەکە لە زیندانی جۆری F1 زۆر بە خراپی دژی زیندانەکان دەوەستایەوە دوژمنێکی کورد و فاشیست بوو زۆرجار سوکایەتی بە ئێمە دەکرد منیش نەمتوانی تەحەمولی بکەم و هەوڵمدا بیکوژم دوای ئەم هەوڵە من بۆ ماوەی 40 ڕۆژ لە ژووری تاکەکەسی دانرام لەو کاتەدا بە خواردنەوە ژەهریاندا بۆ من دوای ئەوە سیستەمی بەرگری جەستەم تێکچوو جەستەم بە تەواوی تێکچوو نەمتوانی بخۆمەوە و بخۆم تەنانەت نەمتوانی پێداویستیەکانم بەبێ یارمەتی کەسی دیکە چارەسەر بکەم. ئەو کات حەسەن کاچار بەهۆی سەختی نەخۆشیەکەیەوە بووە ڕۆژەفێکی گەورە لە تورکیا و باکووری کوردستان چەندین چالاکی ئەنجام دران بۆ ئەوەی کاچار لە زیندان دەربهێنرێت و چارەسەری بۆ بکرێت. خۆی لەسەر و قۆناغە دەڵێت منیان نەدەبرد بۆ نەخۆشخانە و چارەسەریان بۆ نەدەکردم بەڵام بەهۆی ئەوەی هیچ بوارێکم بۆ ژیان نەمابوو منیان گواستەوە بۆ پزیشکی دادوەری ئەستەمبوڵ و دواتر بردمیان بۆ نەخۆشخانەی جەڕاح پاشا لە ژێرزەمینی نەخۆشخانەکە زیندانێکی بچووکیان بۆ من دروست کرد 3 مانگ لەو زیندانەدا چارەسەرم بۆ کرا. ساڵی 2013 دەوڵەتی تورک شاندی دەناردا لای ڕێبەر ئۆجالان و دیدار لە ئیمراڵی ساز دەکران ڕێبەر ئۆجالانیش ئازادکردنی زیندانیانی نەخۆشی دەکردە مەرجی پێشوەختەی دانوستان. حەسەن کاچاریش یەکێک بووە لەوانەی دەوڵەت ئازادی دەکات بە شێوەیەک دەیپێچن لە بەتانین بەبێ ئاگادارکردنەوەی خانەوادەکەی لە بەردەم نەخۆشخانەکەدا دایدەنێن. کاچار لەسەر ئەو بابەتە دەڵێت بە هاوکاری ئەو کەسانی لەوێوە تێپەڕ دەبوون توانیم خۆم بگەێنمە خانەوادەکەم سەرەتا گواستمیانەوە بۆ ماڵەوە و دواتر گەڕاندمیانەوە بۆ نەخۆشخانە دواتر هەرچۆن بێت هەندێک هەستامەوە و ڕۆشتم بۆ جوولەمێر بۆ لای خێزانەکەم. دواتر لە ساڵی 2015 دەوڵەتی تورک هەوڵ دەدات کاچار دەستگیر بکاتەوە بەڵام بەر لەوەی دەستگیر بکرێت خۆی دەگەینێتە باشووری کوردستان و لە هەولێر نیشتەجێ دەبێت بەڵام لە سایی دەسەڵاتی پەدەکەوە هەولێریش نابێتە لانەیەکی ئارام بۆ حەسەن و خێزانەکەی. لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا کاچار چەندین جار ڕوبەڕووی داوای پاراستنی پارتی دەبێتەوە بۆ ئەوەی کار بۆ میتی تورک بکات و هەوڵیانداوە لە هەدەپا دووری بخەنەوە بەڵام ئەو نەچۆتە ژێرباری داواکاریەکانیانەوە. خۆی دەڵێت لەو ڕۆژەوەی هەنگاوی یەکەم ناوەتە هەولێر تا ئەم ساتە فشار و هەڕەشەی پەدەکەم لەسەرا دەیان جار بانگیان کردوم و پێیان وتۆم نابێ بڕۆیت بۆ هەدەپا. ئەمساڵ پەنابەرێکی کەمپی مەخمور لە زیندانی ئاسایشی پەدەکە گیانی لەدەستدا حەسەن کاچاریش دەچێت تەرمەکەی وەربگرێتەوە لەوێ بە ئاسایش دەڵێت ئێوە مەتینتان کوشتووە ئەگەر وانە بۆ 75 ڕۆژە مردنەکەیتان شاردۆتەوە. لە دوای ئەو قسەیەوە کاچار دووچاری فشاری زۆری ئاسایشی پەدەکە دەبێتەوە. ئەو دەڵێت هەوڵیاندا نووسراوێت بە هاوسەرەکەی مەتین ئادۆگیت ئیمزا بکەن کە مەتین بەهۆی نەخۆشی دڵەوە گیانی لەدەستداوە بەڵام من دژی ئەوە وەستامە و نەمهێش واژووی بکات دواتر بەهۆی ئەو هەڵوێستەوە دووچاری فشاری پاراستن بوومەوە. ڕۆژی 23 یانزەی 2021 ئاسایشی پەدەکە حەسەن کاچار و هاوسەر و هەردوو منداڵەکەی بە زۆر شاربەدەر دەکات. حەسەن چیرۆکی شاربەدەرکردنەکەی بەم شێوەیە دەگێڕێتەوە
ئەو ڕۆژە ئێمەیان بان کرد خێرا بچین بۆ بەڕێوەبەرایەتی پاسپۆرت بۆ چارەسەرکردنی کێشەکانمان بەڵام فێڵیان لێکردین دوای ئەوەی گەیشتینە پاسپۆرت خستینیانە ئۆتۆمبیلێکی ڕەش کە شۆفێرەکەی تورک بوو خستینیانە ئەو دیوی بازگەی دێگەڵە و پێیان وتم ئەگەر بگەڕێیتەوە بۆ هەولێر مێشکت دەهەژێنین و چاوت دەردەهێنین پەریوێژی دو جارە ینی 2008 و 2009 دو جارە گوت نەمش هەولێری دەرکەوە لە ڕۆژی 24 مانگەوە حەسەن کاچار لەسەر ئەو زوڵمەی بەرامبەری کراوە چۆتە بەردەم دەرگای نەتەوەیەگرتوەکان لە سلێمانی بەڵام تاوەکو ئێستاش نوێنەرایەتی سلێمانی نەتەوەیەگرتوەکان وەڵامی داواکاریەکانی کاچاریە نەداوەتەوە بە پێچەوانەوە لەسەر سکاڵای نوێنەرایەتی سلێمانی نەتەوەیەگرتوەکانیش حەسەن کاچار لەلایەن ئاسایشی سلێمانیەوە شەو و ڕۆژێک دەست بەسەر کرا حەسەن کاچار ڕای دەگەێنێت کە هەتا وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بە فەرمی وەڵامی نەداتەوە لەسەر ئەو زوڵمەی کە بەرامبەری کراوە واز لە هەوڵەکانی ناهێنێت کاچار دەڵێت هەرچی قاس دەستەلاتدار جودابەندیە بێخنە ناوبەی نامەژی ئەم برایە هەلن کوردن و خودانێ vê axêne ew neheqî û zulma ku li me tê tekirin gereke pêşiyê ew dengê xwe li hemberî rakin yanî kesek li başûr danîne wela ev heyveke em di vê wezî dane me hêj yek însanê başûr nedîtiye li ser ev wezî nerazîbûna xwe nîşê da ev jî tiştekî gelek mirov têşîne yanî nihayê dîtir mirov dizane dijmin e li gel dijminî mirov dizane ew mirov nayişne bes tiştekî eger civakê de bêdengî heve ji xwe dijmin wê her tim li ser gel da were